وڵا بۆ قسەکردن لەبارەی سەردانی سەرۆک وەزیرا مەسرور بارزانانی بۆ بەڕێوەبەتی دەستەبەری کۆمەڵایەتی و نزیک و ئاگاداربوون لە کاروبارەکانی بە دیژیتاڵکردنی ئەرشیفەکەی لە هەولێرەوە بەڕێز کوێستان محەممەد وەزیری کار و کاروباری کۆمەڵاتیمان لەگەڵدا. بەڕێز کوێستان محەممەد سڵاوتان لێ بێتۆم کاتتان باش. لە چوارچەوەی چاکسازیەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان یەکێک لە کارە پێشینەکانی کابینەی نوێم بە دیجیتاڵکردنی کاروبارەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە لە پێناو کاراسانی زیاتر. ئێوە وەک وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی لە چەند بەش یاخود لە چەند بەڕێوەبەتی کارتان بەوە کردووە کە سیستمەکانتان بە دیجیتاڵی بکەن؟ ئەم کاتتان باش. یەکێک لە خاڵەکانی کارنامەی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان گرنگیدانە بە کەرتی تایبەت و هەروەها بە کرێکاران و خاڵێکیکە بە دیجیتاڵکردنی حکوومەتە بکرێتە حکوومەتێکی ئەلەکترۆنی تایبەت بە بژانەوەی کەرتی تایبەت و گرنگیدان بە کرێکاران. ئێمە بە پشتیوانی ئەنجومەنی وەزیران بە تایبەتی بە ڕێز سەرۆکی حکوومەت کاری زۆر باشمان کردووە بۆ پاراستنی مافی کرێکاران بە تایبەتی دەستەبەرکردنیان. بۆیە یەکێک لە پایەگرنگەکان بۆ پاراستنی مافی کرێکاران و دەستەبەرکردنیان بە ئەلەکترۆنیکردنی ئەم بەڕێوەبەرایەتیەیە. ئەمڕۆ بەڕێسەرۆکی حکوومەت ئەو پرۆسەی بەسەرکردەوە کە چۆن دەستەبەری کۆمەڵایەتی تۆمارکردنی هەموو کۆمپانیاکان و شوێنکارەکان و کرێکاران و وەدانی بەشداریکردنەکانیان بە ئەلەکترۆنی بکرێت کە ئەمە کاراستیانێکی زۆرە بۆ خاوەنکار و بۆ کرێکارانیش. ئێستا ئەمە لە قۆناغی یەکەمین. قۆناغی یەکەم داخڵکردنی هەموو دۆسیەکانی کۆمپانیاکان و کرێکارانە لەناو ئەم سیستمەیە. ئێمە لە هەرێمی کوردستان 42,000 دۆسیەمان هەیە کە دابەش بووە بەسەر هەولێر و سلەیمانی دوهۆک ئیدارەی سربەخۆی سۆران و گەرمیان. لە قۆناغی یەکەم ئێستا لە هەولێر دەستمان پێ کردووە نزیکی 6,000 دۆسیە داخڵ کراوە لە چەند ڕۆژی داهاتووە. لە سلەیمانی لە دوهۆک لە ئیدارەی سربەخۆی سۆران و گەرمیانیش دەست پێەکەین. پرۆسەکە گەر بەم شێوەیە بەڕێوە بچێت کەمتر لە 3 مانگ تەواوە بێت دۆسیەکان داخڵەکەین ئەچینە قۆناغەکانی تر کە هەموو کۆمپانیاکان و کرێکارەکان داخڵەکرێت ئەبەستێتەوە بە وەزارەتی دارایی و وەزارەتە پەیوەندی دارەکان. دواتر وەرگرتنی پارە و بەشداریەکان ئەکرێتە دیجیتاڵی کە ئەمە بەڕاستی دەستکەوتێکی زۆر گەورەیە بۆ کابینەی نوێی حکوومەت و بۆ وەزارەتی کار کە ئەم پرۆسەیە لە خزمەتی کرێکار و خاوەنکاری شایە. سەبارەت بە ئەلەکترۆنیکردنی بەڕێوەبەرایەتیەکانی کەمان ئێمە 2 داتابیسی کەمان هەیە. یەکیشیان هەموو بەڕێوەبەرایەتیەکانی تۆڕی پاراستن بەیەکەوە بەسێتەوە کە لە خزمەتی خاوەن پێداویستی تایبەتایە و پرۆسەیەکی کەشیان داتابیسێکە کە دیوانی وەزارەت بە هەموو بەڕێوەبەرایەتیە گشتەکانەوە ئەبەستێتەوە. ئەو کاتە وەرەقە نامێنێ بەرید نابێنێ هەموو شتەکان بە ئەلەکترۆنی ئەکرێت. هەر مامەڵەیەک لە هەولێر یا لە دووەک یا لە سلەیمانی بۆ دیوانی وەزارەت لە چەند دەقەیەک هاتاوە بێ کەمە کاراستانێکی زۆر گەورەیە بۆ هاوڵاتیان. بەڵێ ئێوە بۆ لە ئەرشیفۆ دەستان پێ کرد و چ زانیارێکتان لە بەردەستەیە کە ئەرشیفەهی چەند ساڵ پێش ئێستاە کە تا ئێستا هاتووە کە بێگومان بە دیجیتاڵکردنی کاراسانێکی زۆرەکەوە دۆزینەوەی هەر زانیاریەک کە لە ئەرشیف بێت پێویستی بە کاتێکی زۆر نابێت. بەڵێ ئەم دۆسیانە لە 75 تایەتی و ئەم دۆسیانە دۆسیەکی زۆرن 42,000 دۆسیەیە. من لە هەموو ئەو سەردانانەما کە چوومەتە هەولێر سلەیمانی دوهۆک یەکەم شوێن چوم سەیری شوێنی دۆسیەکانم کردو. زۆر لە خەمی ئەوە بە ئەوەیە بووم کە ئەم دۆسیانە بفەوتێ لە شۆرتێکی کارەبایە لە هەر ڕووداوێکی نەخوازراو کە ئەمە ماندووبوون و دۆسیەی هەموو کۆمپانیا و کرێکارەکانە. بۆیە ئەمە داخڵکردنی ئەم دۆسیانە بۆ ئەم سیستمە پاراستنی مافی کرێکارانە پێش هەموو شتێک لەوەی کە ئەم دۆسیانە بفەوتێ کە لە 75ەوە لە ساڵی 1975 هەتا ئێستا ئەم دۆسیانە تەنها لە فایلە و لە ڕەفەکانە دانراون و
و مەترسی گەورەیان لەسەر بووە بۆیە زۆر گرنگە سەرەتا ئەم دۆسیانە بپارێزین و دواتر قۆناغی دووەم ئەچینە سەر بابەتەکانی تر. بەڵێ کابینی نوێمی حکوومەت یاریمی کوردستان زۆر گرنگی بە دەستە بەرکردنی کرێکارانی کەرسی تایبەتەدا دەستە بەرکردن بۆ ئەوەندە گرنگە. بەڵێ دەستە بەرکردن بۆ گرنگە دیارە ئێمە گەر تەماشا بکەین ژمارەی کرێکار و کارمەند ئەوانەی لە کەرتی تایبەتی شەکەن زیاترە لە ئەوەی لە کەرتی گشتی کارەکات و هەروەها خۆشتەزانی خواستێکی زۆر هەیە بۆ دامەزراندن لە کەرتی گشتی هۆکارەکەشی ئەوەیە تاکێک کرێکارێک بۆ خواستی ئەوەیە لە کەرتی گشتی کار بکات لەبەروی مافەکانی پارێزراوترا و دوجاریش خانەنشی نەبێت دەستەبەرکردنی واتە هاوتاکردنی مافەکانی لەگەڵ کەسێکە لە کەرتی گشتی کارەکە و دوجار خانەنشی نەبێ و ئەگەر تووشی پێکان بوو بە پێی ڕێژەی پێکانەکەی خانەنشی نەبێ و خانەنشینیەکەی وەرەگرێت هەر بۆیە پاراستنی مافی کرێکار و کارمەندانی کەرتی تایبەت لە ڕێی دەستەبەرەوە ئەپارێزرێت کە دوجار خانەنشی نەبێت و ئەگەر تووشی پێکان بوو خانەنشینی وەرەگرێت ئەگەر لە شوێنکارەکەی کۆچی یان بەهۆی کارەکەیەوە گیانی لەدەستدا بە هەمان شێوە خانەنشی نەبێت ئەمە خزمەتێکی زۆر گەورەیە بە کرێکاران جگەلەوەی کە ئێمە سندوقی خانەنشینی کە بە یاسا ڕێکخرا و ئێستا بە نزیکی 900 میلیارد دیناری تایە ئەم پارێ ئەکرێت بکرێ بە پرۆژەی و بەرهێنان بە هاوبەشی لەگەڵ حکوومەتیان لەگەڵ کۆمپانیایەک بۆ ئەوەی کە پاڵپشت بێ بۆ کرێکاران بۆ نمونە ئەتوانین کە زەوی زۆریشمان هەیە لە هەموو پارێزگاکان بیکەینە نەخۆشخانەیەکی گەورە بۆ ئەوەی کە کرێکاران بەبێ بەرامبەر لە خستخانەم نەخۆشخانانە چارەسەر وەربگرن هەموو ئەمە لە خزمەتی کرێکار و لە پاراستنی بەرژەوەندیەکان و هاوتاکردنی مافەکانیانە بە کەرتی گشتی. بەڵێ لەبارەی دەستەبەرکردنەوە ئەمڕۆ سەرۆکوەزیران وتی با پێیان وانە بێت ئەمە باجە بەڵکو ئەمە چەترێکە بۆ پاراستنیانە چیتان کردو بۆی کە کۆمپانیاکان و کرێکاران تێبگەێنن لەوەی کە ئەمە باجێک نییە ئەم ڕێژەی لە سەدی لە موچەکانیان لە پارەکانیان کە وەریەگرن بەڵکو بۆ داهاتووی خۆیانە. بەڵێ زۆر ڕاستە ئەم وتەی بەڕێ سەرۆکی حکوومەت زۆر شتی ڕوونکردنەوە بەداخەوە بەشێکی زۆر لە خاوەن کارێک بەشێکیانەوانەی کە چاوچنۆکن و نانێ و کرێکارەکانە دەست بەرکەن پێیانەڵێن ئەمە سەرانەیە باجە مەیەن مافەکانتان بۆ ناگەڕێتەوە بەڵام ئەمە باج نییە ئەمە سەرانە نییە ئەم پارەیە لە سندوقی خانەنشینی و دەستەبەری کۆمەڵاتی پارێزراوە بۆ ئەوەی هەر کاتێ ئەم کرێکارە خانەنشین و خانەنشینیەکەی وەرگرێت هەروەک هەر فەرمانبەرێک لە کەرتی گشتی بۆیە دڵنیای هەموو کرێکاران و کارمەندان لە کەرتی تایبەتەکەینەوە کە ئەم پارەیە پارێزراوە لە سندوقی خانەنشینی و ئەمە مافی کرێکارە بۆ ئەوەی کە وەکو پێشتر باسم کرد لەو لە ڕووداوی لە ناکاو یا لە کۆچی دوایی یا لە کە بە یاسایی خانەنشینە بێ بۆیە گەڕێتەوە بۆیە ئەم قسەیە کاڵێن ئەمە باج و سەرانەیە ئەمە بۆ چاواشەکردنی کرێکارانە ئەوەی ئێمە کردومانە دیارە بەسەردان لە ڕێی ڕاگەاندنەوە لە ڕێی بڵاوکردنەوەی پروشەر لە شوێنکارەکان و تێگەیاندنی کرێکاران کە ئەمە باج نییە سەرانە نییە ئەمە مافی کرێکار و پاراستنی بەرژەوەندیەکانیانە بەشێکیشی تەبەن ئەم وشیارکردنەوەی ئەکەوێتە سەر سەندیکارەکانی کرێکاران کە بەرچاوڕوونی بن بە هەموو کرێکار و کارمەندی کەرتی تایبەت کە پێویستە دەستەبەر بکرێن و دەستەبەر بن بۆ ئەوەی دوجار خانەنشین بن وەک هەر فەرمانبەرێک لە کەرتی گشتی. بەڵێ ئەگەر کۆمپانیایەک نەیەوێت کرێکارەکانی دەستەبەر بکات چارەسەر چییە؟ بەڵام کرێکارەکە خۆی بیە بەڵام کۆمپانیاکە بۆی نەکات چ ڕێگە چارەیەکی هەیە بیکە؟ بەڵێ ئێمە هەر کۆمپانیایەک هەر شوێنکارێک تەبان شوێنکار ئەگەر یەک بۆ نمونە سەرتاشخانەیە یەک کرێکاریشی هەبێ بێ دەستەبەری کات ئەگەر دەستەبەری نەکات ئێمە ڕوبەڕووی دادگایەکەینەوە و ئێمە ساڵانە ئەبدەیتی زانیاریەکانیانەکەینەوە لەبەرەوەی هەنێ شوێنکار کرێکاری کەمەکە یا زیاکە یان موچەکەی زیاکات هەموو ئەمانە ئێمە طبعاً ئەم
پرۆژەیە کە ئەمڕۆ بەسەرمان کردەوە ئەمە کاراسانی تەواو بۆ فەرمانبەرەکانی ئێمە لە باتیەوەی کە لیژنەی پشکنینی ئێمە شوێنکار بەسەر بکاتەوە بۆی ئەبدەتی زانیاریەکانی بکاتەوە هەر لە ڕێی بڵێ ئەو بە ئەلەکترۆنیکردنە ئەتوانێت زانیاریەکان نوێ بکاتەوە. ئێمە هەر خاوەنکارێک پابند نەبێت ئەیەینە دادگای کار و هەر خاوەنکارێکمان یا بێتە دادگا لایانی براوە وەزارەتی کار بووە و خۆشمان پارێزەری خۆمانمان بۆ گرتووە بۆی ئەوە کەش نەکەوێتە سەر کرێکار. بەڵێ بڕێ و پارەیە چەندە کە دەستەبەری کۆمەڵاتی وەریەگرێت لە کرێکار کۆمپانیا یاخود خاوەنکار بۆ پێی کە بەشێکی بێگومان دەکەوێتە سەر خاوەنکار یاخود کۆمپانیاکە بۆیە نایەوێت کرێکارەکەی دەستەبەر بکات. بڕێ و پارەیە چەندە ئەوەندە زۆرە کە کۆمپانیاکان و خاوەنکاران نایانەوێ بیدەن؟ بەڵێ خاوەنکارە بێ لە سا 12 موچەی کرێکارەکە بە کرێکاریشە بێ لە سا 5 ئەو پارەیە بە هەمووی کاتە لە سا 7 بڕوای من ئەم پارەی چۆنە زۆر نییە هەتاکو خاوەنکار خۆی لەم پارەیە بدزێتەوە چونکە ئەمانە بڵێ ئەم کرێکارە ئەم کارمەندە مستەقبەلی بەسراوەتەوە بەم ڕێژە پارەیە بۆ پێش هەموو شتێک گەرواز لە یاسا و هەموو شتێکیش بێنی ئەمە شتی ویژدانیە کە تۆ کرێکارێک لایە 30 ساڵ لای تۆ کارەکە دوایی بەبێەوەی خانەنشین ببێت ئەڕوا و کارەکەی جێڵێ بەڵام ئەگەر دەستەبەری بۆ بیت بە پێی بە یاسابەرکارەکان دواتر خانەنشینە بێت و ئەمە بە یاسا بە ڕێنمایی هەمووی ڕێک خراوە ئەبێت هەموو خاوەنکارێک پابند بێت بەم یاسا و ڕێنماییانەوە. بەڵێ جەنابی وەزیرێک پرسیاری دیکە بە کورتیش وەڵام بیتەوە سوپاس دەکەم ئەمێ لە خەڵک تێبگەێنی کە کاتێەوە باسی دەستەبەری کرێکارە گران کرێکار چیەگرێتەوە لای خەڵک ڕەنگە هەک دەیوا بێت تەنها ئەو کەسەی کرێکاریەکە لە دەرەوە لەسەر شەقام لە باڵەخانێک لە شوێنێک تەنها ئەوانە کرێکارن لای دەستەبەری کۆمەڵایەتی چیە کرێکارە بۆ نمونە ئێمە کە لە دەستگاکانی ڕاگەاندن کارەکەین ئێمە شەر بە کرێکارە ژمارەکرێت تیان چۆنە خلمە بۆ خەڵک ڕۆمکەیتەوە. بەڵێ بە پێی پێناسەی یاسای کار پرۆفیسۆرێک کە لە زانکۆیەکی ئەهلی دەرسەڵێتەوە هەتاکو کارگوزارێک و پاکەرەوەیەک کرێکارە بە پێی پێناسی ئێمە واتە مامۆستایەک ئەندازیارێک پارێزەرێک کە لە کەرتی تایبەت کارەکە هەمووی بە پێی پێناسەی ئێمە کرێکارە. بەڵێ ئێوەش وەک کارمەندانی کەناڵەکانی ڕاگەیاندن هەمووتان بە کرێکارە ژمارەکرێن پێویستە کەناڵەکەتان دەستەبەریان بکات و مافەکانیان پارێزراو بێ هەروەکو چۆن کەناڵەکان بەرگری لە مافی کرێکارەکە نەبێ پێش هەموو شوێنێک بەرگری لە مافی کارێکار و کارمەندەکانی خۆیان بکەن و دەستەبەریان بکەن. بەڵێ بەڕێز ئێستا محەممەد وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی لاولێرۆ لەگەڵماندا سوپاس بۆ کاتی بێمەتاندا.